ئێمە وەکو هاوڵاتیانی هەر چوار پارچەی کوردستان بەشداری مانگرتن دەبین کە ئێمە گروپی 65 دەور وەردەگرین لە گروپی 64 کە کۆمەڵێ گەنجی ئینتەرناسیۆناڵن لە وڵاتی کەتەلۆنیا و ئیسپانیا و فەرەنسا و ئەڵمانیاوە هاتوون و ئێمە دەستخۆشی لەم گەنجە وڵات پارێزم و گەنجە ئینتەرناسیۆناڵانە دەکەین کە بە ڕۆحێکی فیداکاریەوە بۆ پشتگیری لە هەڤان لەیلا گۆڤەن و بۆ شکاندنی گۆشەگیری نامرۆڤانەی سەر ڕێبەر ئاپۆ بەشداربوونی ئێمەش بە هەمان شێوە بەشداری ئەم مانگرتنە دەبین بۆ پشتیوانیکردن لە هەڤان لەیلا و هەڤاڵ ناسر و تەواوی هەڤاڵانی زیندان و هەڤاڵانی ئەوروپا کە لە مانگرتنی دوورژمەودادان پشتیوانیەکانی ئێمە بۆ ئەوەیە بتوانین ئەو گۆشەگیریە توندەی کە لەسەر ڕێبەر ئاپۆیە بشکێنین و بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک و پشتیوانی گەلەکەمان دەتوانین بە هەموو شێوەیەک ئەو گۆشەگیرێت تێک بشکێنین. داوا دەکەم لە هەموو خەڵکی باشووری کوردستان و هەرچوار پارچەی کوردستان کە بە ڕۆحێکی فیداکاریەوانێ بەشداری لە مانگرتن ببن و بۆ پشتیوانیکردن بۆ ئەوەی بتوانین کە گەلەکەمان لە دەستی زوڵم و ستەم و زۆرداری ڕزگار بکەین. ئێمە هەموو کاتێک ئامادەی بە گیانی خۆمان فیداکاری بکەین بۆ ڕزگاری ڕێبەراپۆ و ڕزگاری گەلەکەمان. هیوای سەرکەوتن دەخوازین بۆ هەڤاڵ لەیلا و سڵاوی گەرم دەنێرین بۆ هەموو هەڤاڵانی مانگرتن لە تەواوی زیندانەکان و لە وڵاتانی جیهان و لە ئەوروپا و لە هەڤاڵ ناسر کە ماوەیەکی درێژیان بە مانگرتن داوە.